ئەم شەو تیپێکی کەتەلۆنیا دەچێتە مەدرید و لە سعودیەش یاری کلاسیکۆ هەیە. ئەم کاتتان باش. ئەم شەو تیپی دووەمی شاری بارسلۆنا دەچێتە مەدرید و ڕوبەڕووی تیپی شاهانە دەبێتەوە. ئەم شەو کاتژمێر 10 لە گەڕی شەشەمی خولی ئیسپانیا یانەی ڕیال مەدرید لە یاریگەی خۆیدا ڕوبەڕوو یانەی ئیسپانیۆل دەبێتەوە. ڕیال مەدرید بە تەواوی بۆ یاریەکە ئامادەیە و مەجالیەوە نادات خاڵی لەدەست بچێت. چاوەڕێی ئەوەشە ئەم هەفتەیە بارسلۆنا نەیباتەوە کە سبەی لەگەڵ ڤیاریال یاری دەکات. ریال بۆ ئەم شەو هێزێکی گەورەی دەبێت بە تایبەتی بە گەڕانەوەی بێڵینکام و چوامینی بۆ پێکاتەی سەرەکی. یانەی ئیسپانیۆلی هەرێمی کەتەلۆنیا ئەم وەرزەگەڕایەوە خولی پلە یەک دوای ئەوەی وەرزی ڕابردوو لە پلەی دووەمدا یاری دەکرد. لەو تیپانەشە کە جیڕەی درێژە و ئەم وەرزە تا ئێستا لە کۆی 5 یاری 2 بردنەوە 2 دۆڕان و 1 سامبوونێکیشی هەیە. لە سعودیا ئەم شەو چاوەکان لەسەر شاری ڕیاض دەبن بە بۆنەی بەڕێوەچوونی یاری نێوان هەردوو یانەی هیلال و ئیتیحاد لە خولی ڕۆشنی سعودیا. یاسین بۆنۆ گۆڵپارێزی یانەی هیلال بە ڕۆژنامەی مارکای کوتووە یاری نێوان هیلال و ئیتیحاد وە کلاسیکۆی نێوان ڕیال مەدرید و بارسلۆنایە. یاسین دەڵێت وەک چۆن لە ئیسپانیا لە ڕیال مەدرید قبوڵ ناکرێت بدۆڕێت، لە سعودیا و ئاسیاش هەمان شت بەرامبەر هیلال هەیە و دۆڕانی لێ قبوڵ ناکەن و نابێت بدۆڕێت. ئێستا هەریەکە لە یانەکانی هیلال و ئیتیحاد بە 9 خاڵ لە پلەی پێشەوەی خولی سعودیان، بەڵام ئیتیحاد بە جیاوازی گۆڵی زیاتر لە پلەی یەکەم دێت. ئەمەش دوای ئەوەی بە 7 گۆڵ لە یانەی وەحدەی بردەوە و گۆڵی زیاتری تۆمار کرد. جارێکی دیکە بەزمی دەرکردنی ئێریک تێن هاگی ڕاهێنەری مانچستەر یونایتد دەستی پێکردەوە و میدیای ئیتالیا ئاشکران کرد یانەی مانچستەر یونایتد گفتوگۆیان لەگەڵ ماسیمۆ ئالێگری ڕاهێنەری پێشوو یۆڤێنتۆس و میلان کردووە بۆ ئەوەی بزانن ئامادەیە مەشقی شەیتانە سوورەکان وەربگرێت. تۆری کالچیۆ مێرکاتۆی ئیتاڵی بڵاوی کردەوە مانچستەر پلانی فریاکەوتنی داناوە و ئەگەر ئەنجامەکانی تیپەکە باش نەبێت ئێریک تێن هاگ دوور دەخەنەوە. مان یونایتد لە 3 یاری پرێمەر لیگدا 2 یاری دۆڕاندووە. وەرزی ڕابردووش قسە و باسی زۆر لەسەر دوورخستنەوەی ڕاهێنەرە هۆڵەندیەکە هەبوو، بەڵام دواتر لە شوێنی خۆی مایەوە. بەڵام ئەنجامەکانی باش نین و پێدەچێت ئیدارەی یانەکەی بیانەوێت دەری بکەن. سەرچاوەکە دەشڵێت ئالێگری خەون بەوە دەبینێت مەشقی یانەیەکی گەورەی خولی ئینگلیزی وەربگرێت. هەروەها ئاماژە بەوە دەکەن تۆماس تۆخێلیش لە پلانی مان یونایتد دایە کە ئەویش ئێستا دەست بەتاڵ و بەردەستە. لە ئیتالیا ئەم ئێوارەیە یاریەکی بەهێز و کلاسیکی هەیە کاتێک هەردوو یانە یوڤێنتۆس و ناپۆلی لە یاریگەی یوڤێ ڕوبەڕوو دەبنەوە. یاریەکە بۆ یەجێی بایەخە ئەنتۆنیۆ کۆنتی ڕاهێنەری پێشووی یۆڤی دەگەڕێتەوە ئالیانز ستادیۆم کە پێشتر ڕاهێنەری تیپی خانمە پیرەکە بووە و نازنا و دەستکەوتی زۆری بۆ بەدەستێناون. کۆنتی لەگەڵ ئەوەی لەگەڵ یوڤێ ئەنجامی گەورەی هەبووە، بەڵام کاتێک ڕاهێنەری تیپی دیکە بووە بەرامبەر یوڤێ شکستی گەورەی توش هاتووە و بابزانین ئەمڕۆ چی بۆ ناپۆلی دەکات. یاریەکە لە هەفتەی 5ەمی خولی ئیتالیایە و کاتژمێر 7 دەست پێ دەکات. بەڕێوەچوونی یاریەکە لە کاتێکدایە ناپۆلی 9 خاڵی هەیە و یوڤێنتۆس 8 خاڵی هەیە، بەڵام هەریەکەیان بیباتەوە بۆ هەیە پلەی یەکەمی خولەکە بگرێتە دەست کە ئێستا بە شێوەیەکی کاتی بەدەست تۆرینۆوەیە کە 11 خاڵی هەیە، بەڵام یاری ئەم گەڕەی خۆی کردووە. کاتێکی خۆش.